نەهۆڵی ئاهەنگگەڕان بە بەردەکەوێت و نارایشگاکان. سبەینێ 5/5/2025 ئەوەی حەزی لە ڕێکەوتی جوان و یادگاری تۆمارکردنە ئەم ڕۆژەیان دیاری کردووە بۆ ئەوی یادگاری تێدا تۆمار بکەن. لە ژووری هەواڵی 1964ەوە پەیوەندیمان بە چەند هۆڵ و ئارایشگاکی بەناوبانگەوە کرد و پرسیمان ئەرێ سبەینێ چ باسە؟ وتیان کە سبەینێ زۆربەی هۆڵەکان و ئارایشگاکان حجز کراون و لە چەند ڕۆژێک پێش ئێستەوە حیجزەکانی خۆیان کردووە و باز لەوەش دەکرێت لە هەندێک هۆڵ هەیە لە دوو کاتی جیاوازدا ئاهەنگی هاوسەرگیری تێدا دەکرێت، بەڵام ئێمە ئەوەمان بۆ ساغ نەکرایەوە. و جارانی ژوا باو بوو دایکان ئەیانویست لەم ڕۆژە تایبەتانەیە منداڵەکانیان ببێت، بەڵام ئەوەی باش بوو وەزارەتی تەندروستی بڕیارێکی دا کە ئەم جۆرە لە دایکبوونانە قەدەغە بکات. هەر شوێنێکیش ئەم جۆرە نەشتەرگەری و لە دایکبوونانەی تێدا ئەنجام بدرێت ئەو شوێنە سزا دەدات. اینجا بۆ ئەم مانگە هەرم بەروارە نییە، بەروارێکی تری نایابیش هەیە، ئەویش 25/5/2025 و وەک دەوترێت لە ئێستاوە حیجزیش بۆ ڕۆژە کراوە. 5/5/2025 زۆرێک لە هۆڵەکان هەمویان قەپاتن حیجز کراون بۆ ئاهەنگەکان. وەگەزانی سبەی 5/5 بەروارێکی جوانە لای خەڵک، زۆربەی خەڵک بۆ سبەینێ ئاهەنگەکانیان دەکەن و هەنێک هۆڵ هەیە کە تەنانەت دوو ئاهەنگی تێدایە. ویستم بزانم هۆڵەکەی ئێوە گیراوە چەند کەس پەیوەندی پێوە کردوون؟ یەک ئاهەنگ. چەند کەس پەیوەندی پێوە کردوون بۆ سبەی وەک بزانی؟ من نازانم بەس ئیدارە زانین دەوانەیە زۆر کەس تەلەفۆنێکی دەوە تاریخ